خەڵکانی زۆر ینی ناڕۆشنبیرن تێگەی و زەرەرەکەیشی زۆرە بەڵام خۆیان هەست بە بەرپرسیارەتی ناکەن ینی بەو مانایە چارەسەر چییە نازانیان لای ئێمە زۆری ماوە دکتۆر ئێمە کەرکوچین بەڕاستی زۆرمان ماوە بگەینە و ئاستی کە ئەنی کۆمەڵە کەسانێک هەن تێناگەن تەنەگەی زەڵەکەی ویلەنەوە علاکە لێ فڕادات یعنی هەست ناکات شارەکەی خۆش ناوێ هەست ناکە شارەکەی خۆیەتی مهم نییە کوردین تورکمانین عەرەبین هەر کەسێکە بە تازە عنی کۆمەڵا کەسانێک هەن ڕۆشتن بەس ئەبێ مناڵەکانمانەوە پەروەردەکەین عنی بەڕاستی بەو شێوەی کە ئێستا ڕوو نەدات کە هەیە باسی بابەتێکی زۆر گرنگت کرد کۆمەڵگا تەسیری هەیە یان بیئە کەشوهەوا تەسیری هەیە لەسەر ئەو تاکە کە ئێهمال دەرچێ دەوروبەرەکەت تا چەند تەسیری هەیە بەتەئکید تاسیری هەیە یان دکتۆر تۆ ئەڕۆیتە شوێنێتر گەشتەکەی بە وڵاتێتر تێگەی یعنی کۆمەڵە کەسانێ لەگەڵ کۆمەڵە کەسانی مستەقەفات تێکەڵە بیت خۆت هەست بە بەرپرسیارەتیەکەی باشە بەڵام لە شوێنی خۆت ئەو بەرپرسیارەتیە نییە یعنی نازانم بۆ یعنی لە قوتابخانەکان ئەبێت دەرس هەبێت دکتۆر لەسەر ئەو بە تایبەتی لەسەر ئەوە وانەی پەروەردەی بەڵێ ئەوە زۆر تاسیری هەیە یعنی نازانم بەڵام لای ئێمە مامۆستاکان ینی زۆر خەتابارن لەو ڕۆوە تێگەی ینی مناڵەکان بەو شێوەیە پەروەردە ناکات هیوادارم نازانم ینی ئەمە ئیتر کۆتایی پێبێ خەڵکانی زۆر بەدەستەمەوە ئەناڵێن پیسی ئێمە لەسەر ئەو جادەی پەنجەعەلین خۆ داگات لێ ڕۆژانە کەناسەکان یان ئەو کارگوزەرانە هەموو ڕۆژێ پاچێکن دیسانەوە دووبارە دوکاندارەکان بۆ چارەسەری ئەم بابەتە چەند لایەنێک بەشدارە لایەنی یەکەم بە دەرەجەی بنەڕەت دایک و باوکە لە پەروەردەکردنی ئەو مناڵەیە لە تەسقیفکردنی ئەو مناڵەیە چۆن ڕۆشنبیری فێر بکە هەست بە بەرپرسیارەتی بکە و لەگەڵ ئەوەیە مامۆستا ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە من زۆر جارم قسەیم جۆ لێ بووڵەن گەورەکان تازە دەستیان لێ بشۆ ئێستا ئەبێت لە مناڵەوە دەست پێ بکەیت من وا ناڵێم ئەڵێم ئێمە بێ ئومێد نابین چونکە هەر چۆنێک بێ ئێمە مامەڵە لەگەڵ ئینسان ناکەین خی گەورە عقلی داوە بە ئینسان ئەتوانی قسەی لەگەڵا بکەی گفتوگۆی لەگەڵا بکەی ئاخاوتنی لەگەڵا بکەی قەناعەتی پێبێنی بەڵام مناڵ بە دەرەجەی ئەساس لەبەر ئەوەی خامە مادەیەکی خاوە توانی هەر شتێکت بتەوێتایە بنووسی یان وەکو قوڕێکە بتانی پەیکەرێکی بەدڵ خۆتی تیا دروست بکەیت